دکتۆرە تۆ خۆت یەکێک بووی لەو کەسانەی هێرش کرایە سەرت لەلایەن پارتیەوە لەم منتیقەیە پێ دووتراوە بۆچی خۆت پیاخراپەکەی؟ بەڵێ بۆچی تۆ خۆت پیاخراپەکەی قسەمەکە پێویست ناکە ئەیتەوە بێت تۆ چۆن ئەتەوێ حیزبەکەت بەرەو پێشەوە بچێ ئەگەر کۆمەڵێک کادیری زانا و لێزانت نەبێت بێت ڕاستیەکان بۆ خەڵکو بۆ جەماوەری خەڵکی سلێمانی ڕوون کاتەوانێ یەکێکی تر لە هۆکارەکانی شکستی پارتی لە سنووری سلێمانیە بەڕاستی ئەوەیە کە متمانیان بە کۆمەڵی خەڵک بەستۆ ئەو خەڵکانە بەڕاستی ژێر بەژێر لەگەڵ لایەنی سیاسی ترایشەکەن خەڵکی پارتی لە ژێرەوە لەگەڵ لایەنی تری سیاسیایشەکە بە بەڵگەوە ئەتوانم ئەم قسەی خۆم بستەلمێنم ئەگەر مەکتەبی ڕێخستنی پارتی بێتە سەرخەت خەڵکە دڵسۆز و نەجیب و ئەسڵ زایەکانی کە قوربانیان داوە بۆ پارتی کە شەهیدیان داوە بۆ پارتی کە کوڕیان کوژراوە هیچیان بۆ نەکراوە ناکرێ حیزبێک لەم شارەیە بە بەراوردی پارتی سلێمانی بکەین بە بەراورد بە پارتی هەولێر و دهۆک و ناوچەکانی تر سێرەکەیت تۆ لە هەولێرە بۆ کەوادیری پارتی هەموو شتێک فەراهەمە گوێی لێ ئەگیرێت ڕاوبۆچوون و پێشنیارەکانی ئەخرێتە بەرنامە و پرۆگرامەوە